الحمد لله رب العالمين والعاقبة للمتقين ولا عدوان إلا على الظالمين أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله صلى الله عليه وعلى آله وسلم بنرانو بسراني كنالي آسماني آموشگاري سلام و لێخۆشبوونی خوای پەروەردگارتان لێبێت. بێگومان ئێمەی مرۆڤ کاتێ خوای پەروەردگار دروستمانی کرد لە بەرامبەردا کۆمەڵی دوژمنمان هەیە، بەڵام لە ناو دوژمنەکان سێ دوژمن هەن کە ئەمانە سەرەکین پێویستە ئێمەی موسڵمان بجەنگین بەرامبەریان و تێبکۆشین بۆ ئەوەی لە خشتەمان نەبن. ئەو سێ دوژمنە سەرەکیە یەکەمیان بریتیە لە شەیطان، چونکە شەیطان دژمنی مرۆڤایەتیە. قال تعالى إن الشيطان لكم عدو فاتخذوه عدوا إنما يدعو حزبه ليكونوا من أصحاب السعير. کەواتە شەیطان دژمنی ئێوەیە، دەی ئێوەش بیکەین بە دژمنی خۆتان. و دژمنی دووەم هەوا و ئارەزووە. خەڵکێک وایە لە شەیطان ڕزگارێ بێت، بەڵام سێرەکەی هەوا و ئارەزوەکەی ڕزگاری نابێلی. لە جیاتیەوەی تاعەت و گوێڕایەڵی خوا بکات، تاعەت و گوێڕایەڵی هەوا و ئارەزووی کات. وأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى. کەواتە هەر کەسێک ترسی وەستانی ڕۆژی قیامەتی هەبوو و ترسی خوا و خەوفی خوا لە دڵیا بوو و نەهە النەفس عن الهەوا و نەفسەکەشی بپارێزێ لە هەوا و ئارەزوو، گوێڕایەڵی هەوا و ئارەزووی نەکا نەفسەکەی، فإن الجنة هي المأوى. ئەوە بێگومان جێگای بەهەشتەکەی خوای پەروەردگارە. دژمنی سێیەم کە لە خۆتە و لە ناخی خۆتایە، کە ئەوش نەفس و دڵ و دەروونمانە. بۆیە هەر یەکە لەمانە پێویستە تێبکۆشین بەرامبەریان و هەر یەکە و بە جۆرێک لە بەرامبەری دەبێ بوەستین و هەر یەکە و بە جۆرێک دەبێت چەکی بەرامبەر بەکار بێنین. کەواتە ئینسانی موسڵمان دەبێ ئاگاداری نەفسی بێت. ئەگەر بێت و نەفس و دڵ و دەروونمان زەبتی نەکەین و وریای نەبین، ئەوە بە هیلاکمان دەبات. نفسی ئینسان لە گەورەی نەفسەکان خوای پەروەردگار لە قورئان سوێندی پێ خواردووە. قال تعالى والشمس وضحاها والقمر إذا تلاها والنهار إذا جلاها والليل إذا يغشاها والسماء وما بناها والأرض وما طحاها ونفس وما سواها. فرمي ونفس وما سواها. جواب قسمت فألهمها فجورها وتقواها، يعني بين لها طريق الخير والشر. خوای پەروەردگار بۆ نفسی ئینسان ڕوونی کردوتەوە ڕێگای خێر کامەیە و ڕێگای شەڕ کامەیە. قد أفلح من زكاها وقد خاب من دساها. ئەو کەسە سەرفرازە و سەرکەوتووە و ڕزگاری بۆ لە ڕۆژی قیامەت. قد أفلح بدڵنیاییەوە سەرفرازە. من زەکاها، ئەو کەسەی کەوا تەسکیەی نەفسی خۆی ئەکات، نەفسەکەی پاکەکاتەوە، بیر و باوەڕی پاکەکاتەوە، عەمەلەکانی پاکەکاتەوە، بە خاڵسی بۆ خوا ئیشەکە، بە خاڵسی شوێنکەوتەی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام. قد أفلح من زەکاها وقد خاب من دەساها. بەڵام هەر کەسێک نەفسەکەی خابە من دەساها، ئەو کەسە دۆڕاوە، ئەو کەسە ڕەنجەڕۆیە، ئەو کەسە خەسارەتمەندە کەوا بە قسەی نەفسەکەیەکا و بەرەو هەڵدێریە بات. خوا پەنامان بدات. کەواتە نەفس ئەگەر بێت و ئینسان وریای نەبێت، دوژمنێکە بە هیلاک تەبات و لە ناو تەبات. بۆیە گرینگە و هەوڵ دەین نەفسی خۆمان بپارێزین و ڕای بێنین و پەروەردەی بکەین بۆ ئەوی ڕزگارمان بێ لە ڕۆژی قیامەت و بۆ
پاراستنی نەفس پێویستە ئێمەی موسڵمان ڕەچاوی 4 خاڵ بکەین. ئەگەر بێت و ئەم 4 خاڵە ڕەچاو بکەین ئەوە بە پشتیوانی خوای پەروەردگار نەفسەکەمان پاراستووە و ڕزگارمان بۆ لە ڕۆژی قیامەت. خاڵی یەکەم بۆ ئەوەی نەفسمان پارێزراو بێت بەرەو هەڵدێر نەڕوات و بە هیلاکمان نەبات، خاڵی یەکەمەوەی التەوبەة والرجوع إلى الله من جميع الذنوب. ئەوەیە ئینسان کە تاوانی کرد کە تووشی مەعسیەتێ بوو تەوبە بکا و پەشیمان بێتەوە و دەست هەڵگرێت لە تاوان بگەڕێتەوە بەلای خوای پەروەردگار، داوای لێخۆشبوون لە خوای پەروەردگار من جميع الذنوب، لە هەموو تاوانێک. ئەی مسڵمان، ئەی برای بەڕێز، ئەی خوشکی بەڕێزم، بێئومێد مەبە لە ڕەحمەتی خوای پەروەردگار. قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله. بێئومێد مەبن لە ڕەحمەت و میهرەبانی خوا. إن الله يغفر الذنوب جميعا. خوای پەروەردگار لە تاوان و دوان نابورێت، بەڵکو جەمیعا ئەگەر تاوانەکانت بەقەدەر کەفی سەر دەریاکان بێت بەڵام تۆ موحید بیت و داوای لێخۆشبوون لە خوای پەروەردگارکەی، ئەو خوای پەروەردگار هەموو ئەو تاوانت بۆ کا بە چاکە. ئەو تا یەشێک دێتە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، پیاوێکی بەتەمەنی بە ساڵاچوو قد سقط حاجباه على عينيه من كبر سنه. پیاوێکی بە ساڵاچوو یعنی ئەمەندە بەتەمەن بوو هەردوو چەرمی بان چاوی هاتبۆ ناو چاوی متكئا على العصا، خۆی دا بۆ بان گۆچانەکەی ئەمەندە بە ساڵاچوو و پیر بوو. فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئەمەندە تاوانم زۆرە، ئەمەندە تاوانم زۆرە، ئەگەر بێت و دابەش بکرێتە سەر ئەهلی زەوی ئەو بەش هەموو یەکات. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو پێغەمبەرە بەڕەحمە فەرمووی ئایا شایەتی ئەدەی بە لا ئیلاهە ئیلا الله و ئەنی ڕەسوول الله صلی الله عليه وسلم، واتا تۆ موحیدە بیت و شوێنکەوتەی منە بیت کە من ڕەسوولی خوام، تەوحید و اتیباع، ئەم دوانە هۆکارن بۆ لێخۆشبوونی خوای پەروەردگار. فەرمووی بەڵێ، ئەم پیاوە بێباوەڕ بوو بە موسڵمان، شایەتمانی هاورد. فەرمووی دەی مزگێنی بێ خوای پەروەردگار ئەو هەموو تاوانی بۆت گۆڕی بە چاکە و بە حەسەنات، چونکە ئین الحەسەنات یذهبن السەیئات. ئەم پیاوە لە حەیبەتا فەرمووی یا ڕەسوول الله وغەدەڕاتی وفەجەڕاتی، ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەو هەموو تاوانی کردومە، ئەو هەموو زینایە، ئەو هەموو سوو خواردنە، ئەو هەموو عارە خواردنە، ئەو هەموو تاوانی کە کردومە، ئەو هەموو شرک و کوفرە، خوای گەورە لێم خۆشە بێ. ئەی ئەوانە فەرمووی خوای پەروەردگار لە هەمووی خۆش بوو، هەمووی بۆ کرد بە چاکە. سەحابە فەرموون ئەم پیاوە کاتێک لێیدا ڕۆشت لە خۆشیە گۆچانەکەی ئاوا بەرزە کردەوە، ئەی فەرموو الله ئەکبەر الله ئەکبەر، ئەفەرمی هەتا چاو بڕکا بینیمان تەکبیری ئەکرێت الله ئەکبەر الله ئەکبەر الله ئەکبەر. ئیسلامە چەند عەظیمە، الله ئەکبەر لە میهرەبانی خوای پەروەردگار و لە بەزەیی محەممەد عەلەیهی السەڵات وەسەلام کە دینی ئیسلام چەند ئاسانە. کەواتە ئەی ئینسان، ئەی خوشک، ئەی برا، بێئومێد مەبە لە ڕەحمەتی خوای پەروەردگار. هەر تاوانێکمان کرد بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار بۆ ئەوی نەفسەکەمان بە هیلاکمان نەبات. تەماشاکەین ئادەم و حەوا سەلامی خوایان لێبێت، کاتێک تووشی تاوان بوون خوای پەروەردگار لە بەهشداریانی کرد، قالا ربنا، هەردووکیان ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. هەردووکیان تەوبەیان کرد، گەڕانەوە بەلای خوای پەروەردگار، فەرمیان ئەی پەروەردگار ئێمە ئیعترافەکەین کە زوڵم و ستەممان کرد لە نەفسی خۆمان. ها فەرمووی ظلمنا أنفسنا، ئەی کە زوڵمت کرد لە نەفسی خۆت، چارەسەر چییە؟ چۆن بیپارێزم ئەم نەفسە؟ تەوبە و گەڕانەوە بەلای خوای پەروەردگار. وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. ئەگەر بێت و ئەی پەروەردگار لێمان خۆش نەبیت و نەمان بەخشی وەلەو کەم و کوڕێمان خۆش نەبیت، ئەو ئێمە لە ڕیزی خەسارەتمەندانی. بۆیە خوای پەروەردگار وەڵامیانی دایەوە و لێیان خۆش بوو. کەواتە خوای پەروەردگار لێت خۆشە بێت. و هەروەها موسا عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک
چوو ناوبژی بکە لە بین دوو کەس یەکێک لە بەنی ئیسرائیل و کابرایشی قبطی کە عایدی فیرعون بوو دەمەقاڵەیەکیان بوو بۆ شەڕیان موسا سەلامی خوای لەسەر بێ چوو لەسەر بەنی ئیسرائیلەکە بکاتەوە ویستی دووری بکاتەوە شەڕەکەی لێ دوورکاتەوە فەوەکەزەه موسا فەقەضا عەلەیه بۆ کزێکی لێدا طبعاً بۆ کز ئینسان قەتلی عەمد نییەمە مەبەستی ئەو نەبوو بیکوژێ بەڵام ویستی دەفعی زوڵمەکەی بکات شەڕەکەی بکات و دوورکەوێتەوە بەڵام کابرا وەفاتی کرد قەتلێکی کرد موسا عەلەیه السەڵات وەسەلام ئەوجا کاتێک دوعای کرد قال ربي إني ظلمت نفسي فاغفر لي فغفر له فرمي أي پروردگار من ظلمم كل نفسي خوم من داني بيدم كأو تاوانم كردو يا ربي خواه ليم خوش بي خواه پروردگار جلي خوش بو وروها خواه پروردگار بانگ لباوردارانك أفرمي يا أيها الذين آمنوا توبوا إلى الله توبة نصوحا أيو كساني كوا باوردارن توبوا إلى الله توبة نصوحا والله روزانه پێویستمان بە تەوبە و پەشیمان بوون و استیغفار و گەڕانەوە بەلای خوای پەروەردگار پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەی فەرموو من ڕۆژانە 100 جار زیاتر استیغفارەکەم و داوای لێخۆشبوون لە خوای پەروەردگارەکەم لە کاتێکدا ڕەسوولی خوا بوو و خوای پەروەردگار لە گوناهی پاش و پێشی خۆش بوو ئەی ئێمەی تاوانبار کە ڕۆژانە تاوانەکەین کە ڕۆژانە تووشی تاوان دەین ئەی چی بکەین بۆ ئەوەی نەفسەمان بە هیلاک نەچێت لە ئاگری دۆزەخ بیپارێزین ڕۆژانە استیغفارەکەین و داوای لێخۆشبوون لە خوا ئەکەین و تەوبە و پەشیمان بوونەوە و ڕجوع و گەڕانەوەمان بۆ لای خوای پەروەردگارە بۆی خوای پەروەردگار لێمان خۆش بێ وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون ئەتەوێ سەرفراز بی ئەتەوێ بەختەوەر بی ئەتەوێ خۆشحاڵ و کامەران بی لە دنیا و لە قیامەت توبوا إلى الله جميعا هەر هەمووتان تەوبە بکەن و بگەڕێنە بۆ لای خوا کەوات کرد ئەو کاتە تۆ نەفست مرتاحە ئەو کاتە تۆ خوای پەروەردگار ڕەحمت لێکا و ئەدبەخشێ و لە کەم و کوڕەکان تەبورێت کەواتە خاڵ یەکەم بۆ پاراستنی نەفس تەوبەکردن و گەڕانەوەی بۆ لای خوای پەروەردگار و دەسەڵگرتن لە تاوان و ڕازگۆ بین لەگەڵ خوای پەروەردگارە نەگەڕێنەوە بۆ سەر تاوانەکان و بێئومێدش نەبین لە ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار خاڵی دووەم بۆ پاراستنی نەفس و دڵ و دەروونمان مراقبة الله عز وجل هەز بکەین کە خوایەک هەیە چاودێر و ڕەقیبە بەسەرمان خوای پەروەردگار ڕەقیبە بەسەرمان الذي لا يغفل ولا ينام خوای پەروەردگار قەت غافڵ نابێ و قەتش ناخەوێت لا تأخذه سینة ولا نوم خوای پەروەردگار لەحزە بە لەحزە چرکە بە چرکە و دەقە بە دەقە و سەعات بە سەعات ساڵ بە ساڵ هەموو شتەکانی تۆمارە لای خوای پەروەردگار واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا خوای پەروەردگار ڕەقیب و چاودێرە بەسەرتان دەی ئێوەش لە خوای پەروەردگار بترسن دەست نەبەن بۆ تاوانتان کرد تەوبە بکەن کاتێک لە ناو کردەوەیەکام با هەست بکەم کە خوای پەروەردگار مراقبە مەکات الإحسان أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك إحسان و چاکەکاری ئەوەیە کە تۆ ئەن تعبد الله کە تۆ عیبادەتی خوای گەورە بکەی کە خوای پەروەردگار وەکو وایە خوای گەورە ببینیت حەز بە مراقبەی خوا بکەی فإن لم تكن تراه فإنه يراك دڵنیا بە کە تۆ خواش نابینیت بە دڵنیایی و خوای گەورە تۆ ئەبینێت يعلم خائنة الأعين وما تخفي الصدور ئەو چاوەی کەوا بە چاوی خیانەتەوە تەماشا ئەکات تەماشای ئافرەتانەکە کە حەڵاڵ نییە بۆی سێری بکات يعلم خائنة الأعين وما تخفي الصدور وخوای پەروەردگار ئاگای لە دڵەکانە کێ مەبەستی خێرە و کێ مەبەستی شەڕە کەواتە هەست بکەین لە هەموو حاڵ و بالێکە اتق الله حيثما كنت تەقوای خواتە بێ لە هەر کوێیەکا بوویت لە چۆڵەوانی بوویت تەقوای خواتە بێ لە خوا بترسە هەست بکە خوای پەروەردگار چاودێرە بەسەرتەوە لە ئاوەدانی بووی هەر تەقوای خوای گەورە بکە لە ماڵ بووی تەقوای خوای گەورەتە بێ لە بازار بووی تەقوای خوای پەروەردگارتە بێ لە کەسابەتەکە تەقوای خوای گەورەتە بێ مامۆستای لە قوتابخانە تەقوای خواتە بێ هەست بکە کە خوای پەروەردگار چاودێر و ڕەقیبە بەسەرتەوە کەواتە هەموو تاکی ئێمە موسڵمان پیاوان و ئافرەتان ئەبێ هەست بکەن کە خوای پەروەردگار ڕەقیبە بەسەریان
مالیشی کوڕی دینار ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت ئەفەرمێ دراوسەیەکم هەبوو، ئەم دراوسەیەم ئاسنگەر بوو، حەداد بوو. ئەفەرمێ ڕۆژێک بینیم لەسەر ئیش ئەم دراوسەیەمان یعنی ئاسنی سوورە کردەوەی کرە ناو کوورە، دوایی دەرێ کرد بە هەردوو دەستی ئەیگر و دەستی ناستە، یعنی ئاگری ئاو بە دەسەگر و دەستی ناستە. مالیکی کوڕی دینارە فەرمێ زۆر سەرسام بووم بەو دیمەنە، چوومە لای وتم ئەی دراوسەی خۆشەویست، من شتێکە بینم لە تۆیە هەیە زۆر سێرە جیاوازە لە خەڵکانی تر. دی چییە؟ وتی بینم ئەو ئاسنە سوور کراوەتەوە لە ناو ئاگر، بەڵام تۆ بە هەردوو دەست تێگری و بێ ئەوەی دەسەکانشت بستێن. سڕی ئەمە چییە بۆم باسکەین؟ فەرمووی بەڵێ بۆت باسەکەم. من لە گەنجێتیە دراوسەیەکمانە بوو، ئافرەتێک بوو، مێردەکەی وەفاتی کردبوو، بەڵام ئافرەتێکی زۆر جوان بوو. حەزمە کرد ڕۆژێ ڕۆژان تاکی کەمەوە وەزینای لەگەڵا بکەم. بڕێ مناڵشیە بوو، فەقیر حاڵ بوو. تاکو ڕۆژێ ڕۆژان هاتدای لە دەرگاکەمان، وتی ئەی پیاوە ساڵح و پیاو چاکەی هاوسێمان، هاتمە داوای یارمەتیت لێکەم، یارمەتیم بدە و خێرتەگا، کۆمەڵە مناڵی ڕەش و ڕوتم هەیە، دەست یارمەتیم بۆ درێژکەن، هەژار و نەدارین. ئەم پیاوەشتی بە مەرجێک ئەبێ خۆت تەسلیم من کەیت، واتە داوای زینای لێ کرد. ئەوش خۆی تەسلیم نەکرد، لێدا ڕۆژ ئافرەتەکە گەڕا بەناو شارە، کەس یارمەتی ئەو ئافرەتەی نەدا، هەتاکو ناچار گەڕایەوە خۆی تەسلیمی کابرای حەداد کرد. دای لە دەرگای کردەوە، سێری کرد ئافرەتەکە هەتۆ بۆ لای. کابرا زۆر خۆشحاڵ و دڵخۆش بوو، هاور دێژوورەوە دەرگاکەی داخست. ئافرەتەکە فەرمووی هەموو دەرگاکانت داخست؟ فەرمووی بەڵێ. وتی نەخێر، دەرگایەکەیە داد نەخستووە. وتی کام دەرگایە؟ چوو گەڕا، وتی هەموو دەرگاکان داخراوە، با خەڵک نەمان بینێت. وتی نا، دەرگایەکەیە کراوەیە قەت داناخرێت و ناتوانی دایخێت. وتی کام دەرگایە؟ وتی دەرگای خوای پەروەردگارە. هەست بکە کە خوای پەروەردگار شەرم کە لەخوا، تەقوای خوا هەبێ. خوای گەورە ئێستا تەماشاتەکا و چاودێر و ڕەقیبە بەسەرتەوە. ئەم پیاوەش یەکسەر ساردەوە بوو و ئەزیلی هاورد، وتی ئەوە نەپارێ و بڕۆ بۆ خوای گەورە، ئەو فاحیشێت لەگەڵ ناکەم، بەڵام تخوا یەک داواکاریەکمێ دوعای خێرم بۆ بکەی. ئەم ئافرەتەش هەردوو دەستی بەرزەکاتەوە، ئەڵێ اللهم حرم عليه النار في الدنيا والآخرة. يا ربي خوايا ئاگری لەسەر حرام کەی لە دنیا و لە قیامەتە، ئەی پەروەردگار. بۆیە ئەبینی ئێستاکە لە دنیای دوعای ئەو ئافرەتە قبوڵ بوو. ئاسن سوورەکەمەوەی کەمە ناو کوورە دەریەکەم ئێستا دەسم ناستوێ و ئومێد شەکەم هەر دوعای ئەو ئافرەتە قبوڵ بێ بۆ قیامەت، کە خوای پەروەردگار نەمسووتێنێ بە ئەگری دۆزەخ، چونکە بۆ خوای پەروەردگار و ئەزم لەو ئافرەتە هاور فاحیشەم لەگەڵیان نەکرد. کەواتە هەستکردن بە مڕاقەبە و چاودێری خوای پەروەردگار ئەوها نەفسەکەی خۆتە پارێزی لە ئاگری دۆزەخ، نەفسەکەی خۆتە پارێزی کە لەوەی کەوا بە هیلاشی بەریت. خاڵێکی تر ئەوەیە محاسبة النفس. بۆ ئەوی نەفسمان پارێزراو بێت بە هیلاشی نەبین، ئینسان گرنگە محاسبەی نەفسی خۆی بکات، گرنگە لێپرسینەوە لێپێچینەوە لە نەفسی خۆی بکات. عمر ڕەزای خوای لێبێ فەرمێ حاسبوا أنفسكم قبل أن تحاسبوا. محاسبەی نەفسی خۆتانکەن، بۆ خۆت ببە قازی بەسەر نەفسی خۆتە. حاسبوا أنفسكم، ڕۆژانە بۆ خۆت بیرکەرەوە، من ئەمەم کرد بۆ کردم، ئەم تاوانە، ئەمەم کرد حرام بوو یان حەڵاڵ بوو. حاسبوا أنفسكم قبل أن تحاسبوا، پێشەوەی لێپرسینەوە لەگەڵا بکرێکە لە ڕۆژی قیامەتە. وزنوا أعمالكم قبل أن توزن، يعني قبل أن توزنوا، بڕۆن کردەوەکانتان بکێشن پێش ئەوەی قیامەت بێ کردەوەکانتان بکێشرێت. کەواتە هەوڵ دەین لە دنیادا ئەعمالەکانی خۆمان بکێشین. ئایا ئێستاکە من وەفات بکەم، تۆی بەڕێز، ئەی خوشکی مسلمان، ئەی برای مسلمان، ئێستا تۆ وەفاتکەی، ئایا تۆ ئەو کەسەی کەوا لە ڕۆژی قیامەت ڕزگارتە بێ، ئایا محاسبەی خۆت کردووە؟ خوای پەروەردگار
50 ساڵ تەمەنیدا بێت 6 ساڵ تەمەنیدا بێت قەت بیرت کردوتەوە لەم تەمەنە بۆ خوای گەورە دایەتی بێت أولم نعمركم ما يتذكر فيه من تذكر وجاءكم النذير والنذير شان بۆ هاتووە ڕۆژانە خوای پەروەردگار نەزیرت بۆ نێرێت بە ساڵا چوویتە سەرت سپی بوو ڕیشت سپی بوو ئەمانە هەمووی نەزیرە ئەمانە هەمووی ئاگادارکردنەوەیەکە هێمایەکە بۆ ئەوەی تۆ بەرەو ساڵە چیت و تۆ بەرەو ئەوە چیت بۆ لای خوای پەروەردگار بگەڕیتەوە کەواتە محاسبەی نەفسی خۆمان بکەین يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد ولتنظر نفس ما قدمت لغد چیت ئامادە کردو بۆ غەد واتە بۆ ڕۆژی قیامەت بۆ سبەی خوای پەروەردگار قیامەتی ناو بردە بە غەد کەواتە قالوا لبثنا يوما أو بعض يوم قیامەت ئاوهایە براکەم دنیا چەند ڕۆژێکە و بەجێی دێڵین محاسبەی نەفسی خۆمان بکەین هەر تاوانێکمان کرد هەر کەم و کوڕێکمان کردە ئەڵین خوای ژان لێمان خۆش بی ئەگەڕینەوە بۆ لای تۆ بۆ ئەوی نەفسەکەمان بە هیلاک نەبین مەیمونی کوڕی مەهرانە فەرمێ ڕەحمەتی خوای لێبێ لا يكون العبد تقيا حتى يكون لنفسه أشد محاسبة من الشريك لشريكه أفرمي إنساني باوردار ناقات درجي تقوى حتاكو محاسبي نفسي خوي بكات وكتشون شريك لغا شريكك يكات يعني أقر دو شريك بيكوبن شون ورقة وقلم أقر ندس يعني حق حسابكا أم حفتي أونا خير ما كر أم حفتي أونا بارا ديار نبوه أم باري بو شو روشتوه أوها قلم ورقي أقر محاسبي نفسي خوتك والنفس كالشريك الخوان إن لم تحاسبه ذهب بمالك أفرمي النفس وكو الشريك شي خاين وآية أقر بيتو محاسبينكي همو مالك تبات أقر دوك الشريك بن يشي شان خاين بيت هر پارە لە هاوڕێکەی بدزێ و لە شەریکەی بخوات و ڕۆژانە پارە جیاکاتەوە بۆ خۆی دزی لە شەریکەکەی ئەکات ئەو کەسە چی لێ دێت لە ئاخیرە ئیفلاسە بێت تۆش ئەگەر بێت و محاسبەی نەفسی خۆت نەکەیت واللهی لە ڕۆژی قیامەتە ئیفلاسە بیت بۆیە محاسبەی نەفسی خۆت کە ئەو قەڵەم و دەفتەریکەوە هەڵێگری پارە حیسابەکەیت کە خۆشەویستە لەناو دەست و دڵ و دەروونتایە دەی زەحمەت نەبێ قەڵەم وەرەقەیەک شەڵگرا محاسبەی خۆت بکە ڕۆژانە چەند تاوانەکەی بینوسە ئەمڕۆ 2 تاوان 3 10 15 20 ئەوجا هەفتانە لێشی دەوە مانگانە لێشی دەوە ساڵانەش لێشی دەرەوە بزانم تۆ ئایا ئەو کەسەی کە استعدادت هەیە بە ڕۆژی قیامەت یانە کەسێکی زۆر تاوانباریت کەواتە محاسبەی نەفسی خۆشمان بکەین خاڵی چوارەم کە کۆتاییە بۆ ئەوی نەفسمان بپارێزین مجاهدەت النەفس نەفس پێویستی بە تێکۆشان و جیهادە چۆن دوژمنێک بەرامبەر دۆستاوە چەکی پێیە تۆ پێویستەکە بەرامبەر دوژمن بوەستیت ئەو نەفسەشت دوژمنتە بە هیلاکتە بە بۆیە خوای پەروەردگار سێ صیفەتی سەرەکی باسەکە بۆ نەفس نەفس أمارة بالسوء وإن النفس لأمارة بالسوء أجا النفس خبيث بو باق نبو أمرك بشي أمري بيكا بخراب هندي دلو درون نفسية اعتقادا وأحوالا وأقوالا سيركي نفسكي خبيثة بو طاعتي خواي پروردگار زور لسر خوي وزور تنبلا بلام بۆ معسیەتی خوا بۆ سەرپێچی خوا زۆر گەرم و گوڕە زۆر خێرایە ئەوە صفەتی ئینسانی خەبیث و نەفسە خەبیثەکانە وئین النەفس لەئەمارەة بالسوء بەڵام کە ئیمان هاتە سەری ئەوجا نەفسی دووەم دێتە پێشەوە نەفسی لەوامە لا ئوقسم بالنەفس اللەوامە خوای پەروەردگار سوێندی بە نەفسی لەوامە خواردووە ئەگەر ئیمان هاتە سەرە و نەفسە تاوانی کرد تاعەتە بوو ئەوجا لۆما کات باشم بۆ زینام کرد باشم بۆ عارق بخۆمەوە باشم بۆ خێزانم تەلاقدا بەخۆڕایی باشە من بۆ یارمەتی ئەو فەقیرەم نەدا ئەو نەفسە لە دڵی خۆتە ئاها لۆمت بکە ئەوە چاکە چونکە ممکنە بت با بەرەو مطمئنە گە بێتەوە ئیمانە پتە بێ بەرەو مطمئنە ئەبات یا ئەیەتوها النەفس المطمئنە ارجعی يا أيتها النفس المطمئنة ترجعي إلى ربك راضية مرضية فادخلي في عبادي وادخلي جنتي أو نفس مطمئنة كوا عقيدة شي باكي هالقردو
ئەو نەفسەیە مطمئینەکەوە گورج و گۆڵە بۆ عیبادەتی خوا و بۆ تاعەتی خوا، بەڵام لە ئاستی تاوانە زۆر دوورە. بۆیە ممکنە لە سەعاتێکە هەر سێ نەفسەکە لە ئینسانێکە هەبێت. جاری وایە ئەمارەتون بالسوءە، جاری وایە لەوامەیە، جاری واشەیە مطمئینەیە. کەواتە ئەو جیهادە، جیهادی نەفسە پێویستە و گرنگە ڕۆژانە گرنگی پێ بدەین. جیهادی نەفسی خۆمان ڕای بهێنین، تربیەتی بدەین بۆ ئەوی ڕزگارمان بێ لە ڕۆژی قیامەت. ئەگەر بێت و جیهادی نەفسمان نەکەین، واللهی ناتوانین تربیەتێکی جوانی ئەو نەفسەی خۆمان بدەین لە ڕۆژی قیامەتیش وەکو پێویست ڕزگارمان نابێت. یعنی بۆ نمونە خەڵکێک وایە بۆ نوێژی بیانی زۆر تەنبەڵە، وإذا قاموا إلى الصلاة قاموا كسالى. دەی جیهادی نەفست بەکار بێنە، جێگاکەت بەجێ بێنە، بەڵێ خۆشە خەو، بەڵام وازی لێ دێنم بۆ خوا. تاوان عەرە خواردنەوە پێت خۆشە، وازی لێ بێنە بۆ خوا، جیهادی نەفست کە، دام بە نەفسی خۆت بنە. زینا فإنها لذة ساعة وألم دهر. ساعاتێک لەوانەیە دەدەقەیەک چارەجێک خۆشی لێ ببینیت، بەڵام ئەوجا ئەلەم و دەهر. خوای گەورە پەنامان بدات. کەواتە ئینسان جیهادی نەفسی بکات بۆ ئەوی خۆی بپارێزێ لەو هەموو تاوانە کە نەفسەکەت پاراست. ئەو کاتە قەد ئەفلەح من زەکاها قەد ئەفلەح من تەزەکا وذەکەڕ اسمە رەبیه فەصەلە. ئەو نەفسە پاکە، ئەو نەفسە سەرفرازە و براوەیەکەوە ذەکەڕ اسمە رەبیه، یادی خوای گەورە بکات، وەصەلە و دەست کاتە نوێژکردن و دەستبەرداری نوێژ نەبێت و هەمیشە لەناو عیبادەتا بێ. وەعبد رەبەکە حەتا یەأتیەکە اليەقین. ئەو کاتە تۆ پارێزراوە بی و وەڕزگارتە بێ لە ڕۆژی قیامەت. داواکەم لە خوای پەروەردگار بەناوە جوانەکانی و بە سیفاتە بەرزەکانی، یا رەبی خوایە داوات لێکەین کە نەفسمان بپارێزی، یا رەبی خوایە لە شەیطان بمان پارێزی، یا رەبی خوایە لە هەوا ئارەزوو بمان پارێزی، یا رەبی خوایە ئەوەی وتمان ئەوەی ئەیکەین، یا رەبی خوایە لە پێناو تۆ بێ یا رەب العالەمین. آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله وسلم على نبينا محمد وبارك الله فيكم. يا أيها الذين آمنوا اصبروا وصابروا ورابطوا واتقوا الله لعلكم تفلحون.